بۆ پۆلی نۆیەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 11. ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. پرسیاری ژمارە 40 لە شارێکی یاریدا ئامێرێک ئارەزومەندان هەتا 48 مەتر بەرز دەکاتەوە، پاشان بەرەو زەوی باز دەدەن بەهۆی پەتێکی لاستیکی. یاسایەک هەیە، یاسای یەکسانە بە ڕەگی پیتی دابەش4. ئەو یاسایە چ دەنوێنێ؟ ئەو یاسایە ڕێگایەکە بۆ ئەژمێرکردنی کاتی پێویست بە چرکە بۆ گەیشتنی کەسەکە یان تەنەکە، تەنواتە نەک تەنەکە، بۆ گەیشتنی ئەو تەنە بە زەوی. کاتێک چییە؟ پیتی دووریەکەیە لە نێوان مرۆڤەکە و زەوی، و کاتی خایەنراو چەندە بۆ ئەوەی یەکێک لە ئارەزومەندان بگاتە سەر زەوی. واتە لێرە لەو یاسایەی کاتەکە دیار نییە، بەڵام دووریەکە دەبی دیاربی. دووریەکەش 48 مەترە. داوامان لێ دەکەن کاتەکەی ببینینەوە بەهۆی ئەو یاسایە، پاشان وەڵامەکە وەک بڕێکی ڕەگی و بە سادەترین شێوە بنووسە. زۆر ئاسانە، تەنیا پیادەکردنی یاسایەکەیە و لە جیاتی دانانی لە جیاتی پیتی 48 دادەنین و کاتەکەش دەبینینەوە. یاسایەکەم نووسیەوە لە جیاتی پیتی 48 لێرە دابەش4. ئێستا زۆر هەنگاو هەیە، هەندێک کەس ڕەنگە هەنگاوەک پێشی هەنگاوەکەی دی بکەن، بەڵام هەمویان هەردەبی هەمان ئەنجام بی. ئەمن لێرە 48 دابەشی 4 دەکەم کە دەکاتە 12. ئەوجە 12 دەکەمە 2 کۆڵکە 4 و 3. لەبەر چ دەکەمە 4 و 3؟ چونکە 4 دووجایەکی تەواوە. هەتا ڕەگی 12 بە ئاسانترین و بە سادەترین شێوە بنووسم. پاشان ڕەگی 4 دەکاتە 2، ڕەگی 3ش هەروەکو خۆی دەمێنێتەوە، چونکە 3 دووجای تەواو نییە، کەواتە بە سادەترین شێوە 2 چرکە جاران ڕەگی 3. واتە تۆزێک زیاتر لە 2 چرکە. ناکاتە 4 چرکە، کەمترە لە 4 چرکە، لە مابەینی 2 چرکە و 4 چرکەیە. کاتەکە دەبی لێرە بنووسم چرکە، چونکە یاسایەکە بە چرکە بوو. دووریەکەش بە مەتر بوو. تاو. پرسیاری 41. یەکێک لە جوتیارێک، ئەو کوردیەی، یەکێک لە جوتیارێک، یەکێک لە جوتیارەکان دەیەوێ ئەو کێڵگەیە، کێڵگەی بەرامبەر ئەو کێڵگەی هەیە، دەیەوێت چ بکە؟ دەیەوێت پەرژینی بکە. پەرژینکردن واتە دەورەی ئەو کێڵگەیەی بگری. ئەم جوتیارە چەند مەتری تەواو لە پەرژینی پێویستە؟ وەڵامەکەت ڕوون بکەوە. پەرژین
هەمان شتا وەکو چێوە، واتە ئەمن لەسرم پێویستە چێوەی ئەو سێ گۆشەیە ببینمەوە. دوو لام هەیە، ئەو لایە 10 مەترە، ئەو لایەش 14 مەترە. بە خۆم دەبی ئەو تیرەیە ببینمەوە بەهۆی سەلمێنراوی پیتاگۆرەس کە تیرەکەم دیتەوە، ئەو جا کۆی بکەمەوە لەگەڵ 10 و لەگەڵ 14 چێوەی سێ گۆشەکە ببینمەوە کە دەکاتە درێژی پەرژینەکە. لێرە ئەو سێ گۆشەیە دوو لای دیارە، ئەو دووریەی دیار نییە، پیتی ئەملۆی دانایە. ئێستا با یەکەم جار بزانین پەرژین مانای چی. ئەوها تانۆکەک لە دەورەی کێڵگەک لە دار، زۆر جار لە دار دروست دەکرێ پەرژین. دیوار نییە، بەڵام ئەوها پێی دەڵێن پەرژین. ئەوە پەرژینە. ئێستا کو دووریەکەی دەبینمەوە، دووری ئەو دووریە لە تیرەکەی تیرەی ئەو سێ گۆشەی سێ گۆشەکە سێ گۆشەکی وەستاوە، کەواتە دەتوانم سەلمێنراوی پیتاگۆرەس پیادە بکەم. ئەگەر سێ گۆشەکە گۆشەکی وەستاوی نەبی، واتە یەک لە گۆشەکان 90 پلە نەبی، ناتوانم پیتاگۆرەس پیادە بکەم. لێرە دەتوانم. کەواتە پیتاگۆرەس چییە؟ هاوکێشەکە، یاسایەکە لە مابەینی لایەکانی سێ گۆشە. تیرەکە بە تەنیا دەنووسرێت لە لایەک لە لایەکان، دوو لایەکەی دیش هەردووچیان بەیەکەوە هێمای کۆیان لە مابەینە لە لایەکەی دیکەی هاوکێشەکە دەنووسرێن. لێرە ئەمن 10 هەیە لەگەڵ 14، بەڵام هێشتا سەلمێنراوەکە ئەوها نییە، هەمووی هەر یەکەی لە لایەکان 2 جایە. ئەو جا ئێستا ئەوە سەلمێنراوی پیتاگۆرەسە. ئێستا دەینم دەبی بتوانم بەو هاوکێشەی ئەو لایەکەی دیکە دیار نییە بیبینمەوە. چ دەکەم؟ پیتی وەکو خۆی دەینمە خوارێ، یەکسانە وەکو خۆی دەینمە خوارێ، توان 2 دەکاتە 100. بێگومان ئێستا ئەو ئەش توان 2 دەبی ئەویش بنووسمەوە، چونکە هێشتا هەر توان 2. کۆیەکە وەکو خۆی دەینمە خوارێ، 14 توان 2 واتە 14 جاران 14 دەکاتە 196. ئێستا 100 لەگەڵ 196 کۆ دەکەمەوە، واتە پیتی هێشتا دەینمە خوارێ. جارێ هێشتا نەمدیتیتەوە پیتی دەکات چەند. هێمای یەکسانە دەینمە خوارێ دەنووسمەوە. ئەو جە 100 لەگەڵ 196 کۆ دەکەمەوە، دەبیتە 296. ئێستا هاوکێشەکەم هەیە، دەبی بتوانم پیتی بە تەنێ ببینمەوە. چ دەکەم؟ هەردوو لای هاوکێشەکەی ڕەگی هەردوو لای هاوکێشەکەی وەردەگرم، واتە ڕەگی لای ڕاست و ڕەگی لای چەپیش، هەردوو ڕەگەکە تۆزەکە هاوی. لە کاتی وەرگرتنی ڕەگی پیتی چونکە پیتی 2 جایە کە ڕەگەکەم وەرگرت، تەنیا پیتی بە تەنێ دەمینێتەوە. کەواتە پیتی لە ژێر ڕەگ بێتە دەرێ بە تەنێ دەمینێتەوە، 2 جایەکەش دەڕوا لەگەڵ ڕەگەکەی یەکسانە بە دیسان دێتە خوارێ. ئەو جارەی دەبی بچم ڕەگی 296 ببینمەوە. 296 ئەگەرە من شی تەڵکەم بزانم دەکاتە چەند. 296 کۆڵکەچی هەیە کە چارە، دابەشی چاری دەکەم دەکاتە 74. ئەگەر 74ش دابەشی 2 کەم دەکاتە 37، بەڵام نە 2 نە 37
دووجای تەواو نینە کەواتە پێویست ناکە کۆڵکەکان بنووسم، تەنیا دەنووسم 296 یەکسانە بە ڕەگی 4 جاران ڕەگی 74 ئەوە باشترین، چونکە نە 2 نە 37 دووجای تەواو نینە کەواتە لێرە دەنووسم یەکسانە بە ڕەگی 4 لەژێر ڕەگ ئەوها ڕەگی 4 و جاران ڕەگی 74 ئەوها ئەو جا ڕەگی 4 لەژێر ڕەگ دەینمە دەرێ دەکاتە بزانم پیتی مایە لێرە یان تەواو بوو پیتی دیسان یەکسانە بە ڕەگی 4 لەژێر ڕەگ بینمە دەرێ دەکاتە 2 بەڵام ڕەگی 74 لەژێر ڕەگ نایەتە دەرێ چونکە وەڵامەکە دەبی بە تەواوی بینابی وەڵامەکی نزیکراوە بی کەواتە ئەو دووریە یان تیرەکەی تیرەی سێ گۆشەکەی دەکاتە چەند تیرەی ئەو سێ گۆشەی ئەو دەکاتە 2 ڕەجی 4 مەتر ڕەجی 74 ببوورن مەتر. ئێستا چ دەکەم چێوەکەی دەبینمەوە چێوەی سێ گۆشەکە دەکاتە سەرجەمی هەر سێ لایەکانی هەر سێ لایەکان دەبی کۆکەمەوە یەک لە لایەکان دەبوو ئەوی دیکە 4 دەبوو ئەو لایەکە بەخۆشم بەدەستم هێنا 2 جاران ڕەگی 74 بوو ئێستا 10 و 4 دەکەی کۆ دەکەمەوە دەکاتە 24 کۆ 2 ڕەگی 74 لەوەی ئاسانتر نابی پەرژینەکە درێژی پەرژینەکە بەڵام لە تەنشتی دەبی بنووسم مەتر وابزانم مەتر بوو لە تەنشتی دەنووسم مەتر ئەوە درێژی پەرژینەکە بەو جۆرەی دەبی ببینینەوە یەکەم جار بە سەلمێنراوی پیتاگۆرەس ئەو ئەی دەبینینەوە ئەو جا کۆی دەکەینەوە لەگەڵ 4 و لەگەڵ 10 درێژی پەرژینەکە بەدەست هات ئێستا بگەڕێمەوە لای پرسیارەکان ڕووبەری هەر یەک لەو شێوە ئەندازەیانە بدۆزەوە هەر یەکە لە وەڵامەکان وەک بڕێکی ڕەگی و بە سادەترین شێوە بنووسە ئەو شێوەیەم هەیە پرسیاری 42 شێوەی لاکێشەیە درێژیەکەی چەندە درێژیەکەی لێرە هەتا ئێرە دەکاتە 6 جاران ڕەگی 2 کەم 2 ئەوە درێژیەکەیتی پانێکەشی چەندە ڕەگی 5 ڕووبەری لاکێشە دەکات چەندەکە درێژی جاران پانی واتە ئەو دوانە ئەو دوو بڕا ڕەگیانە لێک دەدەم جارانی یەکتر دەکەم لێکدان بزانم ڕووبەر دەکات درێژی جاران پانی پانیەکە ڕەگی 5 جارانی لە ناو کەوانەی 6 ڕەگی 2 کەم 2 بزانم ڕاستم نووسیە 6 ڕەگی 2 کەم 2 ڕاستم نووسیە ئێستا هەوڵ دەدەم سادەی بکەم ڕەگی 5 جاران 6 ڕەگی 2 شەشەکەی دەنووسمەوە وەکو خۆی ڕەگی 5 جاران ڕەگی 2 دەکاتە ڕەگی 10 و پاشان کەم وەکو خۆی دێتە خوارێ چونکە کەم جاران کۆ دەکاتە کەم ئەو جا ڕەگی 5 جاران 2 دەکاتە 2 ڕەگی 5 وەبزانم ناتوانم زیاتر لەوەی زیاتر ئاسان و سادەتر بکەم تەنیا لە تەنیشتی بنووسم سانتیمەتر دووجا چونکە ڕووبەرە پرسیاری 43
دیسان لاکێشەکەم هەیە درێژیەکەی 2 جاران ڕەگی 3 مەترە، پانیەکەشی ڕەگی 6 مەترە، ڕووبەرەکەی دەکاتە درێژی جاران پانی 2 ڕەگی 3 جاران ڕەگی 6. لێرە من چم کردیە لە کاتی جاران دووەکەم وەکو خۆی نووسیتەوە، چونکە لێرە لە تەنشت ڕەگی 6 هەر یەک هەیە کەواتە 2 جاران یەکە دەکایەک. ئەوجا 3 و 6 لە ژێر یەک ڕەگمدانایە، پاشان 6شم کردیتە 2 کۆڵکە، کۆڵکەی 3 و کۆڵکەی 2 چونکە 6 دەکات 3 جاران 2. ئەوجا ئەو دووە 2 سێم هەیە 3 دووجا یان 3 جاران 3 9 بە تەنیا لە ژێر ڕەگمدانایە، دووەکەش بە تەنیا لە ژێر ڕەگ، چونکە 9 دووجایەکی تەواوە دەتوانم یەکسەر لە ژێر ڕەگ بهینمە دەرێ دەکاتە 3 تەواو، بەڵام دووەکە دەبی هەر لە ژێر ڕەگ بمینێتەوە چونکە دووجای تەواو نییە، کەواتە وەڵامەکە بووە چ 2 جاران 3 ڕەگی 2 2 جاران 3 دەکا 6 ڕەگی 2 کەواتە ڕووبەرەکە کردیە 6 ڕەگی 2 مەتر 2 جا. پرسیاری 44 لێرە 4 گۆشەکم هەیە، لایەکانی وەکو یەکن، ڕووبەری 4 گۆشە دەکا یەک لای جاران لایەکەی دیکە هەر هەمان شتە، یان دەتوانم بنووسم 6 ڕەگی 5 لە ناوکەوانەی 2 جا، هیچ کێشە نیە وەکو یەکە، کەواتە 6 ڕەگی 5 جاران 6 ڕەگی 5 6 جاران 6 دەکا 36 ڕەگی 5 جاران ڕەگی 5 دەکاتە 5 چونکە 5 جاران 5 25 25ش لە بن ڕەگی بینمە دەرێ دەکا 5 کەواتە ڕووبەرەکەی دەکاتە 36 جاران 5 کە هەموو کەس دەزانی لێ ئەو لێکدانەی ئەنجام بدا لە تەنشتی چ بنووسم سانتیمەتر 2 جا، و وەڵامەکەش لێرە بهێڵمەوە بۆ خوێندکاری ژیر بە خۆی لێکدانەکەی بکە سانتیمەتر 2 جا. هەر نازانم بنووسم سانتیمەتری 2 جا بە باشی، سانتیمەتری 2 جا کە لێرە وەڵامەکەت بەدەست دێ. ئێستا بێمە لای پرسیاری 45 یاسای ڕەگی ه دابەش ڕەگی ڕ تەزووی کارەبا دەنوێنێ بە ئەمپێر، کاتێک ه چیە هێزە بە وات و ڕ بەرگرە بە ئۆم. تەزووی کارەبای فڕنێکی مایکرۆوەیڤ بدۆزەوە کە هێزەکەی 850 وات و بەرگریەکەی 9 ئۆم بێت. وەڵامەکەش بە شێوەی بڕێکی ڕەگی و بە سادەترین شێوە بنووسە. لێرەش زۆر ئاسانە، تەنیا یاسایەکم هەیە و لە جیاتی دانان هیچی دیکەنە، کە ڕەگی ه دابەشی ڕەگی ڕ دەکەم تەزووی کارەبا دەردەچی. ه چەندە 850 و ڕئیش 5، با بچم لە جیاتی دانان ئەنجام بدەم. وەڵامەکە کە دەرچوو دەردەچی ئەمپێر، زانیم چەند ئەمپێرە. یاسایەکەم نووسیەوە لە جیاتی دانانم ئەنجامدا، پاشان دوو ڕەگم هەبوو کردمە یەک ڕەگ، و چونکە دەتوانم ئەوها بنووسم، پاشان 850 دابەشی 5م کرد چونکە کۆڵکەی هاوبەش 5 لە کاتی دابەشکردن بووە 170 ئەگەر بمەوێ بیکەمە کۆڵکە بزانم کۆڵکەچی 2 جا هەیە لە ژێر ڕەگ بێتە دەرێ یان نا، 170 دابەشی 5 بکەم دەکا 34
34 دابەشی 2 بکەم دەکا 17 هیچیان دووجای تەواو نینە واتە پێویست ناکە لە ژێر ڕێک بینمە دەرێ مادام نایەتە دەرێ لە ژێر ڕێک کەواتە هەر ئەو هادەی هێڵمەوە ڕەگی 170 لێرە دەنووسم ئەمپێر ئەوە تەزووی کارەبا لۆ فڕنی مایکرۆوەیڤ پرسیاری ببور پرسیاری 46 زنجیرەی ئەو هەنگاوانەی کە بەکاری دەهێنی بۆ سادەکردنی ئەو ڕەگە بنووسە ئەو ڕەگە هەیە 28 دابەش 49 بزانم کو سادەی دەکەم 28 دابەش 49 ئەمن 28م کردە 2 کۆڵکە 7 و 4 49شم کردە 2 کۆڵکە 7 و 7 پاشان 7 لەگەڵ 7 لە سەرێ 7 لە ژێرە سەرە و ژێرە دابەشی یەکترم کرد بووە ژمارە 1 تەنیا ماوە چ لە ژێر ڕەگ ماوە 4 و ماوە 7 ئێستا هەریەکەی لە 4 و 7 بە تەنیا لە ژێر ڕێکدا دەنێم چونکە 4 دووجای تەواوە دەتوانم یەکسەر لە ژێر ڕێک بهینمە دەرێ بەڵام 7 دەبی هەر بمینێتەوە لە ژێر ڕێک چونکە دووجای تەواو نییە وەڵامەکە ئەو های لێدێ کەواتە ئەو هەنگاوانەیە یەکەم هەنگاو دەتوانم 28 و 49 بکەمە 2 کۆڵکە پاشان کۆڵکەی هاوبەش هەیە دەتوانم سەرە و ژێرە دابەشی کۆڵکە هاوبەشەکەی کەم ئەو جا پاشان چاریش بینمە دەرێ لە ژێر ڕێک ئەنجامەکە ئەو های لێدێ پرسیاری 47 هەڵا لە کوێدایە سادەکردنی کام لەم بڕانە هەڵەیە وەڵامەکە تڕون بکەوە پرسیاری یەکەم ڕەگی 45 یەکسانە بە 5 ڕەگی 3 هەتا بەخۆم ڕەگی 45 ئەژمێر نەکەم زۆر ئاسان نییە بزانم ئەو وەڵامە ڕاستە یان نا باشتر وایە تەماشای وەڵامەکە هیچ نەکەم تەنیا بەخۆم تەماشای ڕەگی 45 بکەم و بزانم دەکاتە چەند ئەوجە بەراوردی کەم لەگەڵ وەڵامەکە ڕەگی 45 دەتوانم 45 بکەمە 2 کۆڵکە 95 ئەوجا هەر یەک لە کۆڵکەکان بە تەنیا لە ژێر ڕێکدانێم پێویستیش ناکە لە مابەینیان هێمای جاران بنووسم بەڵام ئەگەر بنووسم هەڵان نییە پاشان 9 لە ژێر ڕێک بینمە دەرێ دەکا 3 5ش ناچارم هەر بمینێتەوە کەواتە وەڵامەکە دەکاتە 3 ڕەگی 5 لێرە 5 ڕەگی 3 کەواتە هەڵەیە ئەوە هەڵەیە پرسیاری ب ڕەگی 3 جاران ڕەگی 12 دەبی بەخۆم بچم بزانم دەکاتە چەند ڕەگی 3 جاران ڕەگی 12 ڕەگی 3 وەکو خۆ دەنووسمەوە ڕەگی 12ش دەکەمە ڕەگی 3 و ڕەگی 4 چونکە 12 دەکا 3 جاران 4 ئەوجا لێرە بێگومان هەمووی هەر جارانە دەبی ئەوانە بزانم ئەگەر هیچ نەنووسرا جارانە پاشان ڕەگی 3 جاران ڕەگی 3 ئەوەی ڕاستی بی یەکسەر دەتوانم بنووسم 3 چونکە یاسایەکە ئەو هایە ڕەگی 3 جاران ڕەگی 3 وەکو ئەوەی وایە ڕەگی 3 دووجا کەواتە دەکاتە 3 بەڵام ئەگەر نەمزانی دەتوانم ڕەگی 3 هەردووچیان لە ناو لە ژێر یەک ڕێکدانێم 3 جاران 3 9 ئەو جا پاشان دەزانم کە ڕەگی 9
دەکاتە سێی تەواو. ڕەگی چاریش دەزانم دەکاتە دووی تەواو کەواتە سێ جاران دووش دەکاتە 6 یەکسانە بە 6 کەواتە ئەوە ڕاستە. هەڵە نییە، ڕاستە. ئەو وەڵامە ڕاستە. پرسیاری ڕەگی 8 دابەش 2 جاران ڕەگی 20 بە خۆم دەوی چایکەم هەتا بزانم هەڵەیە یاننا. بێگومان زۆر هەنگاو هەیە و ڕێگا هەیە لۆ چاکردنی ئەو پرسیارەی. لێرە ئەمن چم کردیە ڕەگی 8 کردیتمە 2 کۆڵکە 8 دەکا 20 جاران 4 2 ڕەگی 20ش جارێ هەر وەکو خۆی نووسیتمەوە. پاشان ڕەگی 20م بە تەنێ نووسیە، ڕەگی چاریشم بە تەنێ نووسیە. ئەوجا ڕەگی 20 لەگەڵ ڕەگی 20 لە خوارێ دەبن بە 1 دابەشیانکەی هەمان شتە. پاشان ئەو چارەش لەژێر ڕەگ بینمە دەرێ دەکاتە 2. ئەگەر چارەکە لەژێر ڕەگ بینمە دەرێ دەکاتە 2 لە خوارێش 2 هەیە 2ش دابەش 2 یەکسانە بە 1 کەواتە وەڵامەکە دەوی بکاتە 1. لێرە وەڵامەکە کردیتە 2 کەواتە هەڵەیە. کەواتە هەڵەیە وە هەڵەیە. تەنیا ڕاستە. پرسیاری 48 لاکێشەیەک درێژیەکەی 4 ڕەگی 6 مەترە پانیەکەشی ڕەگی 2 مەترە. لاکێشەیەکی دیکە درێژیەکەی 8 ڕەگی 2 و پانیەکەشی 2 ڕەگی 6. ئایا ڕووبەری لاکێشە گەورەکە چەند ئەوەندەی ڕووبەری لاکێشە بچووکەکەیە؟ لێرە نەنووسرایە کام لاکێشە گەورەیە. دەبی بە خۆم بزانم، بە خۆم کە تەمەشای بڕاکان دەکەم. ئەو بڕا 8 لێرەش 2 بەڵام لێرە 4 لێرەش 1 لە ژمارە تەواوەکان بێجگە لە ڕەگەکەش. بەڵام لە ژمارە تەواوەکان وا پێدەچی ئەو لاکێشەیە گەورەتر بی، وا پێدەچی ئەو لاکێشەیەش گچکەتر بی. چونکە دەرێ لاکێشە گەورەکە چەند گەورەترە لە لاکێشە گچکەکە کەواتە ئەمن دەبی ڕێژەک بنووسم. ڕووبەری لاکێشە گەورەکە لە سەرێ بنووسم، ڕووبەری لاکێشە گچکەکەش لە خوارێ بنووسم هەتا ڕێژەکەم بەدەست بێ بزانم چەند جار گەورەترە. زۆریش ئاسانە. کەواتە ڕووبەر دەکاتە درێژی جاران پانی. لێرە نووسیتم ڕووبەر دەکاتە درێژی جارانپانێ. ڕووبەری لاکێشە گچکەکە ئەوەندەیە، ڕووبەری لاکێشە گەورەکەش ئەوەندەیە. ئێستا ڕووبەری لاکێشە گەورەکەی دابەش دەکەم بەسەر ڕووبەری لاکێشە گچکەکەی بزانم دەکاتە چەند. 8 ڕەگی 2 جاران 2 ڕەگی 6 دابەش 4 ڕەگی 6 جاران ڕەگی 2. لێرانە زۆر ئاسانە کورتکردنەوە واتە دابەشکردن بەسەر هەمان کۆڵکە. کۆڵکەی هاوتام هەیە لێرە بە تەنیا ڕەگی 6 بە تەنیا ڕەگی 6 لەگەڵ 1 دەڕۆن دەبنە 1. ڕەگی 6 دابەش ڕەگی 6 دەکاتە 1 لێرە بۆ 1 لێرە بۆ 1 کەواتە لێرە تەنیا ماوە 4 لێرە تەنیا ماوە 2. زۆر ئاسانە. ئێستا دیسان ڕەگی 2 لەگەڵ ڕەگی 2 دەڕوا دەبیتە 1. ئەوەش زۆر ئاسان بوو. ئێستا 8ش لەگەڵ 4 8 دابەشی 4 بکەم دەکا 2 لێرە دەنووسم 4ش دابەش 4 دەکا 1
لە ژێرە هیچ نەماوە، تەنیا یەک ماوە، چونکە یەک جاران یەک جاران یەک، هەمووی جارانە لە مابینە هەر دەکا یەک. پێویست ناکە هیچ ژێرە چی بنووسم، پێویست ناکە بنووسم یەک. لە سەرە چ ماوە؟ ماوە دوو، ئەگەر تەماشاکەین دوو جاران یەک جاران یەک، کەواتە لە سەرش ببورن لە سەرە ماوە دوو، دوو جاران یەک جاران دوو جاران یەک، واتە لە سەرە ماوە چوار، چونکە دوو جاران دوو دەکاتە چار، کەواتە ڕووبەری لاکێشە گەورەکە چار ئەوەندەی یان چار جار چار ئەوەندەی ڕووبەری لاکێشە بچووکەکەیە، تەنیا بە دروستکردنی ڕێژەیەک لە مابینی ڕووبەرەکان. ئەگەر هاتوو نەمزانی لاکێشە گچکەکەم لە سەرەوە نووسی، گەورەکەشم لە خوارێ نووسی، ئەو کات چم بەدەستدێ یەک لە چار، کەواتە ڕووبەری لاکێشە گچکەکە یەک لە چاری گەورەکەیە، واتە گەورەکە چار ئەوەندەی گچکەکەی، ئەوهاش هەر دەتوانین وەڵامەکی دروست بەدەست بێنین. کەواتە کێشە نییە کامە لە سەرە بنووسم کامە لە ژێرە، بەڵام باشتر وایە هەمیشە گەورەکە لە سەرە بنووسم هەتا وەڵامەکی باشم بەدەست بێ. بەڵام دەبی ئەمن هەمیشە وەڵامەکانی خۆم ساغ بکەمەوە و هەمیشە تاوتویان بکەم. ئێستا تەواو بووم، دێمە لای ئامادەکاری بۆ تاقیکردنەوە. ئێستا پرسیاری 49 هەڵبژاردن لە وەڵامی جۆراوجۆر کام بڕ بە سادەترین شێوە نووسرایە. لێرە 49 سادە نییە، چونکە دەتوانم بنووسم دەکاتە حەفت سادەیە، چونکە دەتوانم 49 لە ژێر ڕەگ دەربینم. 48 ئەگەر 48 بکەمە کۆڵکە، بچم بزانم 48 کو دەکەمە کۆڵکە، 48 دابەشی چاری بکەم دەکاتە 12، 12ش دابەشی چاری کەم دەکاتە 3، کەواتە لێرە دوو کۆڵکەم هەیە، دوو جانە، کەواتە دەتوانم 48 کو بنووسم ڕەگی 48، جارێ 48 کو بنووسم 4 تواندوو جاران 3، ئەوجا ڕەگی 48 یەکسانە بە ڕەگی 4 تواندوو جاران ڕەگی 3. ڕەگی 4 تواندووش دەتوانم لە ژێر ڕەگ بینمە دەرێ دەکاتە 4 ڕەگی 3، کەواتە ڕەگی 48 بە سادەترین شێوە دەبی ئەوها بنووسرێ، نەک تەنیا ڕەگی 48، 4 ڕەگی 3، کەواتە 48 دەبی ئەوها بنووسرێ یەکسانە بە 4 ڕەگی 3. لێرەش نووسرا بوو کام بڕ بە سادەترین شێوە نووسراوە، نەک نەنووسراوە، ئەوە نەنووسرا بوو، ئەوە نەنووسرا بوو، ئەوەش هەر نەنووسرایە چونکە دەکاتە 6، کەواتە کام بڕ بە سادەترین شێوە نووسراوە بێگومان 35، چونکە 35 ئەگەر بیکەمە کۆڵکە دەکاتە 5 جاران 7، 5 جاران 7یش ناتوانم هیچ کامیان لە ژێر ڕەگی دوو جا بینمە دەرێ، کەواتە باشتر وایە هەروەکو خۆی بمینێتەوە 35ەکە، کەواتە بە سادەترین شێوە نووسرایە. پرسیاری وەڵامی ڕاست ئەو وەڵامەیە. پرسیاری 50 ئەنجامی لێکدانی ئەو دوو
بڕاڕەگیە دەکاتە چەند. سێ ڕەگی پێنج جاران ڕەگی پازدە. ئەم لێرە ڕەگی پازدەم کردە ڕەگی پێنج و ڕەگی سێ. ئەوجا پاشان هەمووی لە مابەینیان هەمووی جارانە، هەمووی لێکدانە. ئێستا ڕەگی پێنج جاران ڕەگی پێنج دەکاتە ڕەگی 25، ڕەگی 25ش دەکاتە پێنج. کەواتە سێەکەی وەکو خۆی دەنووسمەوە جاران پێنج، ڕەگی سێش هەر وەکو خۆی دەنووسمەوە کەواتە دەکاتە پازدە ڕەگی سێ. کامە پازدە ڕەگی سێ لێرە؟ پازدە ڕەگی پێ ئەوە هەڵەیە، ئەوە هەڵەیە، ئەوە ڕاستە، ئەوەش هەر هەڵەیە. کەواتە تەنیا ب ڕاستە. هەر یەکە لەم لاسەنگانە شیکار بکە. لاسەنگ واتە لایەک لە لایەکی گەورەترە یان گچکەترە. هاوکێشە واتە هاوسەنگ، هەردوو لای وەچیەکە. لاسەنگ واتە هاوکێشە نییە، لایەک لە لایەکی گەورەترە. بەڵام زۆربەی دیتنەوەی شیکاری لاسەنگ وەکو هاوکێشەیە، تەنیا لە یەک خاڵ نەبی. ئەویش ئەوەیە ئەگەر هاوسەنگەکەم جاران و دابەشی ژمارەیەکی نێگەتیڤ کرد، هاوسەنگەکەم دەبی بگۆڕم. ئەگەر ئەوها بوو هێمایەکەی ئەوها لێ بکەم. دەنا هەموو شتەکی وەکو هاوکێشەیە. کەواتە ئێستا پرسیاری 51 ئەگەر هەست بکەی خوێندکاری ژیر ئاسان نییە. شیکاری لاسەنگ دەتوانی وای دانەی کە ئەوە هاوکێشەیە. ئەوجە بزانە هاوکێشەی. ئەگەر بزانی شیکارکەی لاسەنگیش هەر دەزانی شیکارکەی. شیکاری لاسەنگ مانای چییە؟ مانای ئایا پیتی س یەکسانە بە چ ژمارەیەک. ئێستا من ئەو لاسەنگەی شیکار دەکەم. ببورن. نووسیمەوە 4 پیتی س کەم 6 بچووکترە لە 20. ئەمن چ دەکەم؟ هەمان ڕێسا و یاسای هاوکێشە چا دەکەم. لێرە ئەو لایە لای ڕاست پیتی س لەوەیە. هەوڵ دەدەم هەتا پێم بکرێ لای ڕاست سادە بکەم، واتە تەنیا پیتی س بمینێتەوە، هیچ شتێکی لە دەوروبەر نەبی. کەواتە یەکەم شت دەبی ئەو کەم شەشە نەمینێ. هەتا ئەو کەم شەشە نەمینێ ئەم چ دەکەم؟ 4 سەکەی وەکو خۆی دەنووسمەوە، کەم شەشەکە وەکو خۆی دەنووسمەوە، چیلۆ زیاد دەکەم کۆ 6 هەتا ببیتە 0. کەمترە وەکو خۆی دەنووسمەوە، 20 وەکو خۆی دەنووسمەوە، چونکە ئەمن لە لای ڕاست ئەو ژمارەیەم زیاد کرد، ناچارم لەو لایەش دەنا لاسەنگەکە تێک دەچی. ئێستا لەبەر چ ئەوهام کرد هەتا کەم 6 لەگەڵ کۆ 6 ببیتە 0 س هەتا پێم بکرێ بە تەنێ بمینێتەوە. ئێستا چماوە لە لای ڕاست؟ تەنیا 4 س. کەمترە لە دەنووسم 20 کۆ 6 دەکا 26. ئێستا چ دەکەم؟ ئەو 4ش نابی بمینێ لێرە، چونکە س جارانی 4ە. ئەمن پێچەوانەکەی دەکەم، دابەشی 4 دەکەم، بەڵام دەبی ئەو لایەش دابەشکەم، دەنا لاسەنگەکە تێک دەچی. ئێستا 4 دابەش 4 دەکاتە 1. کەواتە تەنیا پیتی س بە تەنێ مایەوە. زۆر باشە. کەمترە لە وەکو خۆی دەنووسمەوە 26 دابەش 4 دەکاتە چەند؟ کۆڵکەی هاوبەش 2 دەکاتە 13.
دابەشتوو. کەواتە شیکاری لاسەنگەکە پیتی س دەبی گچکە تربی لە ژمارە 13 دابەشتوو. ئەگەر بمەوێ 13 دابەشتووی بکەمە ژمارەی کەرددار دەکاتە 6.5 واتە پیتی س دەبی گچکە تربی لە 6.5 دەنا ئەو لاسەنگە تێک دەچی. شیکارەکە ئەوەیە وەکو تەماشا دەکەین هیچ لێرە جیاوازی نییە لە شیکاری هاوکێشە، هەروەکو هاوکێشەیە، بەڵام لێرە لە جیاتی یەکسانە بە کەمترە لە یان گچکەترە لە. تەواو. پرسیاری 52 دیسان لاسەنگەکەم هەیە بزانم پیتی س لێرە دەکاتە چەند. دوو کەوانە س کەم یەک گەورەترە لە 8. یەکەم شت کەوانەکەی دەکەمەوە، دوو جاران س دەکا دوو س، دوو جاران کەم یەکیش دەکا کەم دوو گەورەترە لە 8. ئێستا چ دەکەم؟ هەوڵ دەدەم لای ڕاست سادە بکەم چونکە پیتەکە لەوەیە، پیتی س لە لای ڕاستە، کەواتە هەوڵ دەدەم ئەو کەم دووەی لە کۆڵە خۆم بکەمەوە. چ دەکەم؟ کۆ دووی لۆ دادەنێم هەتا کەم دووەکە ببیتە 0. ئێستا کەم دوو کۆ دوو بووە 0 ناچارم چونکە لێرە کۆ دووم زیاد کرد لەو لایەش زیاد کەم دەنا تێک دەچی. پاشان دوو س لەو لایە ماورە لە لای ڕاست، لە لای چەپیش 8 کۆ دوو دەکاتە 10. ئەوجا ئەو دووەش هەر نابی بمینێ لە تەنشت پیتەکەی کە شیکاری دەکەم، کەواتە هەردوو لای دابەشی دووی دەکەم. دوو دابەشتوو وە 10 دابەشتوو. دوو دابەشتوو دەکا یەک پیتی س بەتەنێ ماوە گەورەترە لە 10 دابەشتوو دەکاتە 5. تەواو. لاسەنگەکە شیکار کرا. پیتی س دەبی گەورەتربی لە 5 هەتا ئەو لاسەنگە ئیش بکە، واتە لای ڕاست گەورەتربی لە لای چەپ. ئێستا بێمە لای پرسیاری 53. لێرە ئەو پرسیارە تۆزەک وەکو لاکێشە نابی مامەڵەی لەگەر بکەم. ئێستا لاسەنگەکەی دەنووسمەوە. نووسیمەوە لێرە چ دەکەم؟ یەکەم شت ئەو کەوانەی دەکەمەوە، واتە کەم نیو جارانی ئەو پیتە و جارانی یەک دەکەم. کەم نیو جارانی پیتەکە هەر دەکا کەم نیو پیتەکە، پاشان کەم نیو جارانی یەک هەر دەکا کەم نیو، بچووکترە لە کەم 4. هەوڵ دەدەم لای ڕاست سادە بکەم. لێرە یەکەم شت ئەو کەم نیوەی لە کۆڵە خۆم دەکەمەوە، کۆ نیوی لۆ زیاد دەکەم لە هەردوو لای ناچارم دەنا تێک دەچی. کەم نیو لەگەڵ کۆ نیو دەبتە 0. چ دەمینێتەوە؟ دەمینێتەوە تەنیا کەم نیو ئەو پیتە بچکەترە لە کەم 4 کۆ نیو دەکاتە کەم یان نێگەتیڤ 3.5. ئێستا هەردوو لای لاسەنگەکە دابەشی لێرە زۆر گرنگە خوێندکاری ژیر چم کردیە. هەردوو لای دابەشی نێگەتیڤ نیوی دەکەم. لە کاتی دابەشکردنی لاسەنگ لەگەڵ ژمارەی نێگەتیڤ زۆر گرنگە پاش دابەشکردن یەکسەر هێمایەکە بگۆڕدرێ لە کەم لە گچکەترە لە دەبیتە گەورەترە لە وە بەبێ چەوانە.
ئەو جە لێرەش 3.5 دابەشی نیو کردیا 7 نێگەتیڤ دابەش نێگەتیڤ دەکاتە پۆزیتیڤ کەواتە لاسەنگەکە پیتەکە دەبی گەورەتربی لە 7 هەتا ئەو لاسەنگە دروست بی هەتا لای ڕاست گچکەتربی لە لای چەپ ئەگەر بتەوێ ساغیکەیەوە لە جیاتی پیتی ئەو پیتە ژمارەک دانێ کە گەورەترە لە 7 بزانە ئەو کات ئایا لای چەپ گچکەترە لە لای ڕاست یان لای ڕاست لای ڕاست گچکەترە لە لای چەپ ببورن دەبی لای ڕاست گچکەتربی لە لای چەپ ئەگەر نا ئەوە هەڵت کردیا لێرە وابزانم هاتمە کۆتایی لاپە ڕەیازدا بابەتەکان هەمویان گرنگ بوون و پرسیارەکانیش زۆر ئاسان نینە هیوادارم ڕوونکردنەوەکانم سوودیان هەبی لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی